ڕۆشنبەری بابەتێکی یەکجار هەست دیارە پەیوەندی بە مەسەلەی نەتەوە هەیە. منە پرسم کاک دانا مەلای گەورە وەکو پیاوێکی ڕۆشنگەر ناخوێندرێتەوە ئایا نا؟ باشە کاک دانا بەڵێ یعنی تۆ دەتوانی بەڕستێ جواب بدەیت؟ بەڕستێ جواب بدەم. طبعاً ئەم کۆڕە کات خۆی لە زانکۆی کۆیە دکتۆر هاوژین سلەوە داوەتی کرد و کۆڕێک بکە ئەم کۆڕەم کرد. نفسي كرسال ملاك هالصوتي اي باشا ملاك بوسي بس ملاك يخو فعلا ملاك يقولوا بيعيشي في بشرة بيعيشي عاقلة يعني منوربوا بلام أذين شيء كاك تاريخ كمن ديم قناع كان قناع يقدس أكم أم بكلانا أم كاركترانا جارية كم مو قناعة كرور يعني هبوا ولا لأدبا لا من أم هي لا من كاك تاريخ ملاك يقولش إضافة لايكاك عادل مثلا رفيق علمي شيء يعني ايش كشيء يعني يتر هاي باشا كان دناتو نقشيك بۆ ڕۆشنگەری کوردانەکە ئەمە بەڕاستی جورئەتێکی زۆرە هاتوو پلەپەندت کرد و قۆناغ ئایا مقدار مەدحەت بەرخان و ڕۆژنامەی کوردستان جێی لە ڕۆشنگەری کوردیان نابێتەوە لە نەشریە ڕۆشنگەری کوردیا بۆ دادنەوە بۆ دادنەوە باسی وانە عجبني توا دەست خۆش تەوا قسەکەی تۆ پرسیارەکانە وەڵام بدایە لە پرسیارەکانە وەڵام بدایەوە پرسیارەکانە وەڵام بدایەوە شتێککە هەیە پێم وانییە ڕۆشنگەری لە وێژەدا وێژە بەشێکی کەمی ڕۆشنگەریە ڕۆشنگەری هزرە زیاتر فکرە وەڵامی کاردانە وەڵا ڕاستەکەی من شوێگەڵتان بەڵام من سەرەتا ئاماژەم بۆ دەوتم ڕۆشنگەری لە هەر سەردەم و کۆنا بوو شوێنێکە بە جۆرێک لە تێگەیشتنی تایبەت خۆی هەیە بۆ ڕۆشنگەری لە چیەوە ڕڵ سەرچاوی ڕۆشنگەری چییە؟ گەشەکردنی عەقڵە، گەشەکردنی زمانە، گەشەکردنی فکرە لە ڕێی ژانرێکەوە ئیتر ئەو ژانرە چیرۆک بێ ڕۆمان بێ شعر بێت سەرچاوی گەشەکردنی ئەو ژانرە کۆمەڵگە بۆ کۆمەڵگە فەرقی هەیە مەسەلەن لای ئەوروپیەکان لای فەرەنسیەکان و ئەڵمانیەکان فەلسەفەیە فکرە مەسەلەن کەنیسە بوجارە پێش فکر و فەلسەفە لە کەنیسەوە سەرچاوی گرتووە وەڕمان نەزانین لای ئێمەش لە مزگەوتەوە گەشەی کردووە بۆیە کاتێککە باز لە ڕۆشنگەری ئەەکەین وەکو ئەوەی وازان پێچی لێرە بوو تەسمیەکەی گۆڕی وتر ڕۆشنایی کاکسۆران بوو نازان چێ بوو یعنی ئیتر ئەو ڕۆشنگەریە گزارش لە عەقڵەکە ئەو عەقڵە گەشە بە زمانەکە بە تێڕوانینەکە بە هەزارەکان تەمەڕودە ڕۆشنگەری تەمەڕودە گۆڕانکاری خۆی تەمەڕود یعنی چی یعنی گۆڕانکاری جەزئی مەسەلەن ئەوش شەستەکان کە لە دوای حركة جمال عبد الناصر مصرية كانوا سوريا كانوا لبنان كانوا العراق ورواندا كأمانة تمرد يعني لأدب تمرد يعني الروشنجي جاء أول جوري كده تمرد لزمان ولا فكر بكم ويا دستجيري كرد بتابتي دواي أول كي يشتي سوفيت دا مثلا شورشيك توفر لبسالك لصالي 1910 مثلا بشي شي دستجيري كرد بيري على وقت دكتور كفكري شاب ماركسيزم بينهم يروا شورشيش روشنگەری دەست پێ بکەن مەسعود محەممەد دژی ئەو ڕەوتەوە ساوەتەوە ئەم دوو شتە یعنی موقعیان چییە لەو لەبەندەی کە تۆ بە ڕۆشنگەری کوردی من زیاتر تەرکیزم لەسەر ئەدەب ڕۆشنگەری فکر کردووە تەرکیزم لەسەر مەسائلی سیاسی و ئایدۆلۆژی نەکردووە تەنها لەوێ باسی ئایدۆلۆژی کردووە لە قۆناغی شەستەکانەکە پێش شەستەکانیش کاتێکە مارکسیزم و ناسیۆنالیزم لە شەڕێکی فکری ئایدۆلۆژیا بوون ئاخر ئەم شەڕە فکریە شەڕ ئایدۆلۆژیا بە فکری مارکسیزم و بە فکری ناسیۆنالیزم ئەو هەیە ئەم شەڕێکە دروست ئەبێت شەڕێکە لە پێناو خزمەت بە تەرەفێک بە خزمەت تەرەفەکەی تر یعنی مثلا مارکسیزم کە شەڕێک لەگەڵ ناسیۆنالیزمەکە لە دژی ئەوی لە پێناو مەسلحەتی خۆی بە هەمان شێو ناسیۆنالیستەکانەوە من نایم مەسەلەی ئایدۆلۆژیەت بخزێنمە ناو بوارێکەوە کە بوارەکە بواری فکری باشە لێرە شتێکە شێرەکە مثلەن جەنابەت جەختە کرد لەسەر باشووری کوردستان باشی سێ پارچەکەی تری کوردستان نەکرد
ئایا ئەوان ڕۆشنبیریکە هەیە بەس لای ئێمە هەیە زودنەوەی ڕۆشنبیری لای کوردی پاشەکانی تر نییە بەڵێ وایە ڕاستەکە ئێمە ئەمە تەنها لە سیاقی ئەم بەشە بوو بەڵام ئێمە ئەوە نەئەزانی لە شەستەکانە لە نهایەتی شەستەکانە کاتێکە ئەوەی کە لە مصر و سووریا و لوبنان و عێراق ڕوویدا لە ڕۆژهەڵاتش ڕووەدا ئەو کاتە سواری ئیبی خانیزادە فاتح شێخ الئیسلام دوو لەو شاعر و نووسەرە بەتوانابن کە ئایانەوێت ئاینەن شۆڕش بەسەر ئەدەب و بەسەر کوتب و زمانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەن بەڵام بەداخەوە فاتح شێخ الئیسلام دەبێتە پیاوێکی سیاسی و تێدە ناو کۆمەڵەوە سواری ئیبی خانیزادەش خۆتان ڕزانێتتر لەو فترەیەتر تیرۆرە کرێ کوژرێک حسين شيء هذه حسين بەڵێ زۆرن یعنی لە دوای ئەوەش گروپێکی کە پیا بوو گروپەکە ئەم ساڵح سوزەنی و ئەوان بەڵام ئەمان زۆر لاواسر هاتنە پێشەوە لەبەر قطيعة دروس نبونا يعني مثلا هو محمد عبد الجابري وزن بس هي قطيعة لا مو بوالا كان أجا قطيعة دروس بوايا يا ما حتى أواني باسك روانجا وانا قطيعة دروس تكتب بدليل شيء قطيعة دروس تكتب شركة بغزة تقرايا وفو سرتاح قطيعة أخوة زانية يعني لما سريت فلسفة ولا فكرة قطيعة وهي توهم يعني دابراني كتاباتي لقب قناة الشعري شعري سكوتو شعري كلا قناة تشوينت أويا جاء أوي الرشالات يعني سيدي كبلاد هنا إما أجل أوانيك لفستيفال ولا كوركاني الرشالاتي هين فستيفالي كلاش باش زوري أواني الرشالات كأهاتن أدبيان نفسي أدبي حتى كان يدبو يعني هشتا بشيء نخرب وتشوف حركة كي أوان حركة بيسين حركة سياسي بورس جاريها مقاومة بو بيسين بهو يعني هشتا لبي ضلمة بو ما مصلح استاش أدبي فلسطيني هذا من پێم وایە سیاست ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لە فلۆسین ڕۆشنگەری کوردیدا جەنابێت وەکو فاکتەرێکی نەرێنی باس دەکرێت یعنی من پێم وایە سیاست مەدارەکان حیزبە سیاسیەکان ئەو ڕێکخراوە سیاسیانەی کە هاتوون ڕۆڵێکی باڕایان بینیوە لە دروستکردنی وزتەوەی ڕۆشنگەری لە ناو کورددا تۆ ئەمە جۆرەکەی مامۆستا من باسی دوو قۆناغم کرد لە دوو قۆناغە کە حەزب دروستە بێت یەکێکیان خۆی دروست بووە ئەوی یەکەمیان لە 1940 کە ئیبراهیم ئەحمەد و ڕەفیق حەلمی دێن حزبی سیاسی دروست دەکەن حزبی سیاسی وەکو ڕێکخراوی مەدەنی ئەمان کوڕی شارن کوڕی زانکۆکانی شارن ئەوان کوڕی لادیەکان بوون کە هەمووی مەفەقێ و منەوەری ناو مزگەوت و تەشەکان بوو جیاوازی ئەم دوانەوەی ئەمانە کوڕی شارن ئەیانەوێ ئاراسەی فکریە ئاراسەی ڕۆشنگەری بەلایەکی کە بن کە بەلایەکی بە زیاتر مەدەنیانە بوو بەڵام بحكم أول شاركي تو بينجي ولا روي اقتصادي ولا روي سياسي ولا روي فيش أساسية والشارد نبو هرب هيني ما يوا هرب لقناة جربجاتي وما كتو لقناة جربجاتي وما لفورما بشيكة أدب شاركي تو هرب بخوي ما يوا أجد شيء حزب كرديش درست كي أدب زماني شيء كشتو كاري أدب كشتو كاري السياسة كي كشتو كاري أبي أو كاتخ خصبت بقواري روشنجرينا كراس خصبت بقواري سياسية مقاومة درست بيش درست لقناة شخص كانشة إما كدين باسنا أدبي مقاومة دوك أدبي جلاب بك سيد سلكي معناه وينية برين حزب ناكي بدير حزب ناكي بدير فكان نتيجة أم حزب يكبو بورز جاري ملتي درست بيه هو أجر حزب نبي من نبي هو ملت نقول درست نبي إما بس لبدي وفكية كي حزبكين كهندي جال روشنبيل أخزينتها ناخويا أو الروشنبيل خطابي الروشنبيل مثلا تايش يوكو قولها غاليون مثقف يجي الدوري السوري زين قولها غاليون لدواي كوباني و سركوتني كوباني ودرس كردني أو يقدر تقول إن أزاني تشيود تشيله قولها غاليون أو كيا مفكرة الله شنقني بناي كردستان ولا سوري الأرمنيين يعني تو سيدي كأنبياء وإما هم من يخلينا وبيا شيء مفكرين بديت بمشكلة يعني تحكي لأن المشكلة كمان أويا ما مصر المشكلة كمان أويا السياسة عامل وانا يقول كل دولة فيها يا محافظة يا بقى إما دين إما باسي إما باسي أو بيا وشكين أمي عزازي بس جوزي زيدان يوسف زيدان شو باسي خلاص جاب يعني إذا سيدي
ئەم مفارقە سیاسیانە کە پیاوی یعنی مامۆستا ئەمەیە کە تۆ دێی باس لە حزبەکەی حزب پیاوی سیاسیە پێی ڕۆشن بیت پێچێتە ناو حزبەوە بەو شڵی دێت ئەوەیە جینا ئێمە لاری لە حزب ناکەین يعني شتێک توێژێت تۆ باسی ئەوەکەی واو سیاست ڕۆڵێکی بەس نەرێنیە و من با باسی دوو شۆڕش بکەم شۆڕشەکەی شێخ محمود و شۆڕشی ئەوڵێن لە هەردووشانە تووسەی کە ئەمە ئەوەی شێخ محمود ڕەنگە وەکو خۆتت زیاتر شۆڕشێکی کوشتوقەڵی ئەوەنەی پەنای بە 80 تۆمانە بردووە پەنای بۆ ڕۆشنبیرانە کەم بردووە نەیەکەیدا بەڵام لەوەی ترە تۆ سەی کە بزانە رادیۆ هەبووە باشە رادیۆ چی دروستەکە کادری ئێعلامی بۆ دروستەکە یعنی ئەمە بتێونەتەوە کادریکی ئێعلامی بۆ دروستەکە ڕەنگە سبەینێ مەسەلە لەگەڵ حزبە نەبێتەوە و هەر باش بۆ لە ڕووی ڕۆشنبیری و خزمەت بە میلەتەکەی کا بە شێوەکەی یعنی تۆ کتێبخانە لێ کتێب چاپکرا نەک ئەوە لە ڕووی زمانەوە زۆر پەرەی بە زمانەکەدا زۆر بە زاراوەمان نەبوو بەڵام لەوێ ئەو زاراوانە پیا بوو هەندێک مەسایل باڵێن خۆناغە سیاسی خۆناغە مێژوویەکە خۆی زیاتر دەوری تیابینی وەکەوەی خۆی مۆزوعەکەمان مۆزوعی حزب نیە ئەوەندەی مۆزوعی عەقڵە گەشەکردنە خۆناغە پێشکەوتنی کۆمەڵگایە لە ڕووی فکری لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی فەرهەنگیەوە ئەمەیە خۆناغێک تۆ دروست دەکەی مجتەمەعەکەت ئەبێ گەشەی تیا صناعی زراعی اقتصادی زمانی شعری زمانی ئاخاوترێت گوتاری ئاخاوترێت یعنی ئەمانەت ئەبێ فۆرمێکی تر بێت لەو فۆرمەی پێشخۆی ئەمەیە خلافەکە من لاریم لەوە نییە هێزی سیاسی دروستە بێت بەڵام کە هێزی سیاسی دروستە بێت لە شەستەکانە هێزی سیاسی شۆڕش دروستە بێت لە 61 ئەو ڕۆشنبیرە ئەو ڕۆشنبیری کە پێشتر ڕۆشنبیر بووە بێت پێشمەرگە ئەو ڕۆشنبیری کە قەزیەکی ئینسانی بوو بێتە قەزیەکی نەتەوەیی ئەو قەزیەی نەتەوەیی ئەبێتە قەزیەکی ئایدۆلۆجی وردە بچووکە بێتەوە ئەمەیە جیاوازی نێوان سیاسی و ڕۆشنبیر ڕۆسەتم لە مەهرەجانی بلەیە لە کەرکووک کرا من هەستان قسەیە وتم هەتا ئێستاکە ڕەخنەگرێکەیە لە ئەدەبی کوردیانای سیاپۆشە هەتا ئێستا بۆ مانساغ نەبووە کێوە کچەکەی هەڵستا شانەوتەوە باوکم یەکێتر دکتۆرای وەرگتووی دەوەی برای محمەدە ولی برای محمد ئەگە سیاسی نەبووە بووە شکسبی ئەوە حقیقەتە یعنی برای محمد کە چوونە حزبەوە برای محمد نەما من لەگەڵتە من ئەو قسەیم کرد شانازەتی ڕاستە نەوشیرا مستەفا کە چوونە سیاسەتەوە نەما نەوشیرا مستەفا نەما دەبڕۆ نەوشیرا مستەفا بڕۆ ئەدەبیاتی نەوشیرا مستەفا زين ناس يقول ما في سيد أم في أول شيء. بالفعل. لا تقول السياسة لشرق الأوسط. سياسة هو علمه. سياسة علمك كبيرة. لا سياسة عقل. سياسة لريت كيف قالوا كحزب كان. حزب شيء ألماني وحزب شيء لندني لقل حزب شيء شرق الأوسطي ومعنا من الملاطين هذا. آخر قناة تحكمك ما وصل جبل. قناة تحكمك. إبراهيم أحمد أو رسمي لنا بوايا أبوه أو سياسي. آخر لسه كان بزورها. يعني موضوعي رينسانس بخوي دو دینگەی بەهێزینە یەک ڕۆشنگەری دوو مۆدێرن من هەستەکەم هەم لە پرسیارم لە جوابم دوانێتی خەڵاوە کرێ بۆ نمونە دروستبوونی هێز یعنی حیزب بۆ خۆی پەیوەندی بە ڕۆشنگەری نییە پەیوەندی بە مۆدێرنەوە هەیە حەزەکەم یعنی لە پرسیار و لە وەڵامەکە ئەو دوانە هەستەکەم زۆر تێخەڵاوە کرێ بێکەوە چکە ڕۆشنگەری پەیوەندی بە عەقڵەوە هەیە چ جۆرە عەقڵێکش من هەستەکەم ئەو دوانە تێکەڵاو هەیە بۆی لە پرسیارم حەزەکەم ملاحەزەی ئەوە بکرێ چکە هەردووکی تێکەڵاو کرێ یعنی مۆدێرنە کە بۆ خۆی خاوەنی وەکو پرۆژەیە بۆ نمونە دروستبوونی شار پرۆژێکی مۆدێرنەیە کەم ئەوەندەی پەیوەندی بە مۆدێرنەوە هەیە پەیوەندی بە ڕۆشنگەریەوە نییە بۆ نمونە دروستبوونی حیزب بۆ خۆی پەیوەندی بە مۆدێرنەوە هەیە دروستبوونی نەتەوە بۆ خۆی پەیوەندی بە دنیای مۆدێرنەوە هەیە لەوە یعنی ڕۆشنگەری زیاتر پەیوەندی بە بابەتە خودیەکەوە کە پێی وترێ فکر کەم تا زۆرێ من باوەڕ ناکەم ئەو پەیوەندی هەبێ بە یەکەوە یعنی تێکەڵاوکردنی هەستەکەم لەو دوانە هەیە جیاوازی نێوانم دوانە چییە قۆناغ تحکمەکە مەسەلەن تۆ لە قۆناغی ئەحمەد بەجی موختارزاف و فارمێکەس و پیرەمێرد و ئەمانەیە کە باس لە ڕۆشنگەری کوردی ئەکەین لە لادیەوە لە ئیتالی لە چوارچێوەی لادیەکەوە
بەڵام کە دێین باس لە قۆناغی مۆدرنا ئەکەین لە یان گۆڕانکاری لە هەشتاکان ئەەکەین باس لە معماریەکەین معماری تەنها لە باسی ئەوم کرد وتم تەنها بلۆک ناڵێن لە مەجای فکری کە تۆ دێ شار دروستەکەی شار پێویست بە شار هەرەوە نییە خانووی بلۆک و ئاپرتمانی بەرز شار یعنی صناعة شار يعني مذهب شار يعني مشروخانة شار يعني سينما شار يعني شانو بالروشنگری هەیە شانو روشنگری چییە روشنگری ئەوەی کەین باسی يعني ڕۆشنگەری پەیوەندی بە فکرەوە هەیە فکر پەیوەندی بە عەقڵە يعني ڕۆشنگەری بۆ خۆی عەقڵە بەڵام ئەوەی کە باسەکرێ بۆ نمونە دروستبوونیشان مەفهومەکانی دروستبوونیشان پەیوەندی بە مۆدێرنەوە هەیە يعني ئەم دوانە زۆر جیاوازن لێ مۆدرنە خۆی چییە مۆدرنە چیوە دروستە مۆدرنە بۆ خۆی عەقڵ زۆر باشە يعني بۆ نمونە عفون کە کاک تاریخ حەزەکەم ئەو دوانە جیا بکرێتەوە لێ کرد لە ئەگەر پێتان خۆشە و تااقەتان هەیە بۆ نازم مامۆستا خاوەنیش تو بەڕستێ جواب بدەیتەوە بۆی زیاد وەختی مامۆستایان مۆدرنە لە شارە دروستە بە یا لەلادێ ئەکریتە شار لە شارە لە عێراقا شار هەیە نەخێر من حەزەکەم یەک قسەیەکی ئەڵێم نەخێر بە گشتی ئەڵێم نەخێر بەڵام زۆر بەردەبەوە کازم حەبیبێکی فێرن بۆزانم هەمومان کازم حەبیب زۆر ئەوەی کە شتێکمان بۆ کازم حەبیب بەناسی کە لایەکی مفەکریی عێراق لێ پرسن ئەڵێم چەند شار لە عێراق هەیە ئەڵێم چوار شار لە عێراق بەغداد بەسرە مووسڵ سلێمانی کەرکووکی سليماني ئەڵێ ئەربین ئەڵێ مجرد ازدحام جوانە باشە سێ کوچکێک هەیە بەڕێی تۆ ڕۆڵی چێ لە ڕۆشنگەریە ئاین نەتەوە ئایدۆلۆژیا ئەم سیانە هەستێکی گەورەترین زەربەیەدا مەموزین پێدوان نیە سەرەتای ڕۆشنگەری کوردیان بەڵێ هەر زۆر زۆر جوانە ڕۆژنامەگەری چه ڕۆڵێکی لە ڕۆشنگەریدا لە ڕۆژنامەگەری لە قۆناغی چوارەمان ڕۆڵی زۆر کاریگەری جوانە باشە تەریقەت و ڕۆڵی تەچێ و خانەقا پێدوانین دوو پایان دەکرێتەوە یان لە ڕۆشنگەری نەک دەکرێت مامۆستا ئێمە بناغی ڕۆشنگەری کوردی لەسەر وڵاتە دروست بووە جوان ئێمە سەرەتا باسی ئەو قۆناغانەمان کرد ڕێنیسانس بۆ ڕێنیسانسی کوردیە ڕێنیسانس ئایا ئێمە ئەبێ کۆپیکەینەوە ڕێنیسانسەکەی ئەوروپا کۆپیکەینەوە یا ڕێنیسانسێکی کۆماڵی دروستکەین ڕێنیسانسی ئازایی ئێمە ناکرێت ڕێنیسانسی ئەوروپی بێنینە ناو ڕێنیسانسی ناو کۆمەڵگای کوردی ئەبێ ڕێنیسانسێکی کوردیمان هەبێت ڕێنیسانسی کوردی چییە؟ ڕێز لە دین بگرە ڕێز لە عیلمانیەت بگرە ڕێز لە گوتاری جیاوازی ئەوی تر بگرە ڕێز لە نەتەوەی ئەوی تر بگرە ئەوەی بۆ خۆت حەڵال ێزانی بۆ ئەوشی حەڵال بزانە بکردەوە ئینسان لەسەر پێ خۆی بۆ سێر ئینسان سەنتەر بێت ئەوە ڕێنیسانس کەسێکی وەکو دکتۆر فەرهاد تێرباڵ چۆنی دەخوێنیتەوە وەڵام من ئەڵێم گوناحە پیاوە لە ناو کوردە ئەڵێم گوناحە پیاوە کوردە باشە بەڕاستی پیاوە بەڕاستی کابراایکی مفەکرە بڕۆ ڕۆمانەکانی بکردن میرات و نێرخوازی ئێمە میراتێکمان هەیە کولتورێکمان هەیە لەگەڵ نێرخوازیە دەبێن ئەمە لە پرۆسەی ڕۆشنگەریدایە ئەم دووشتە چۆن پێکەوە تەبا دەبن بە یەکەوتر دروستە بێ ئەتوانین تەبا بن لە دووشتە مامۆستا ئەبێ بیگرجێنی ئەبێ مۆتروەیەکێنەکە جوانە مەفهومە باشە تەبی کورد ئازاد نیە نەتەوێت ئازاد نەبێت پێ دوایە دەتوانێت ڕۆشنگەری بەرپا بکات بۆنە جوانە خێڵونەتەوە تەبی زۆر کەس من لە کتێبی گەڕیدەکان بۆ شەڵات ناسەکان خوێندمەوە ئەڵێ ئەوەی کە نەتەوەی کوردی پاراستووە خێڵە چونکە هەموو کوردانی هاتوونەتە ناوشار تەواو بە عەرەبیات و زیاتر ئەوە ئازانی چی ئەوە لە ئەوە بۆ شارێکی وەکو کەرکووک ئەبێت بەڵام بۆ سلێمانی هۆلێری دهۆک نابێت ئەگەر بچیتەوە سەر هینەکەی چی پێڵێن قاموسیان لابەکە تو ئەزانی هەموو شاری هەولێر بە چ قسەی دو تا پەنجاکانی کوردێ بشوێتە هەولێر ڕاویان دەن مامۆستا ئێستش ئەو قەیسەریە ئەها بینیەکە نییە هەموو تورکمان جەمە بەستن ڕۆڵی هۆست ئاناستینەکەوە یانی نابێ ئەمە هۆست بە چاوێکی سوک سەیری عاشیر باشی دیاری کرد چونکە بەڕاستی کوردی پاراستووە بەڵام لە ئێستا بەدواوە ئەبێ چێتە فۆرمێکی ترەوە مامۆستا ئێمە بێڕێزی بەرامبەر هیچ ناکەین ئێمە ئەڵین ئێمە ئێستا لە قۆناغێکای خێڵ نەیهێشتووە ببین بە کۆمەلگایەکی مەدەنی مەسەلەن تۆ لە دوای خێڵە بێ ببەر چیت
لە دۆ خێڵ نابی بە کۆمەڵگە نابی بەگەل بەڵام ئێمە لەو خێڵا ماوینێتەوە یعنی مەسەل مشکلەکە ئەوەیە حزبی سیاسی حزبی نبوينا بقى لو متحدة وجانا ايوس سكنان هنا ساكنين شعبين وحتى عني رضا دوم مشكلة ما حزب كان حزبي مدني شنو شعبين حزبي قۆڕکاری حزبی قۆڕکاری ئەوەی حەزەکە زۆرترین پێگەی هەبێ مشکلەی نییە خزمەت بکە خزمەت نەکا بەڵام قۆڕکاریە بەڵام ئەگەر بێت و حزبێک بێت لە پێناو خزمەتی خەڵک بێ قەیچێکە با مەسەن بۆ نمونە با پارتی تاکە حزب بێ لەم شارەیە و لەم وڵاتی ئێمە و خزمەتی خەڵک بکە بۆ ئەوەی سبەینی ئەمەنە بەباشی خزمەتکە هیچ هێزێکیکە نەتوانێت ببێ بەڕێکەبێت لە ئەمریکا و لە ئەمریکا جمهوریەکان و کۆماریەکان وان ناکەن هەموو 2 ساڵ 4 ساڵ جارێ بزانێت هەڵبژار نەبێ یا ئەم دەرەچی یا ئەو دەرەچی پێی دوایە بەبێ بەرهەمهێنانی فکر ڕۆشنگەری دروست دەبێت نەخۆ ئەکید بەڵام ئەتوانی سوود وەرگری لە فکری دنیا و دەور بەر خۆ ئێمە مامۆستا نەفەی لە سوودمان هەیە ئەوە نەبیرمەندی گەورەمان هەیە یعنی هەیە و نیە چەند کەسێکمان هەیە مەلای گەورەمان هەیە مستەفای زەڵمیمان هەیە مەسعود محەممەدمان هەیە یعنی ئەمانەمان هەیە بەڵام ئەمانەش ڕەنگە فۆرمی قسەکردنیان بۆ ئێمە سەبی خوێنینەوە یعنی احتراما بۆ ئەوان ڕەنگە لە هەندێک شتە ئێمە گاڵتەمان پێیان بێت یعنی بەڕاستی یعنی بۆ قۆناغی کۆن ئەمانە مفەکر بوون فەیلسوف بوون هەمویان ناڵێن بەڵام هەندێک خطاب ئێستا مەسەلەن گۆران بە ئەدەبی تازەکردنەوە ئەدەبی کوردی دانانێ دەبڕۆ ئێستا هەندێک شعری گۆران بخوێنەوە سەم قەناعەتی پێکەی باوەڕ پێکەی یعنی ڕەنگە گۆران خۆشی گۆران بووە لە قۆناغی خۆی کە توانی تەکارێک بە ئەدەب و شعری کوردی بدا بەڵام ئێستا مەسعود محەممەد هەندێک شتیە ئینشایە ئەخوێنیتەوە ئینشایە یعنی بەڕاستی لێی تێنا بەڵام مەسعود محەممەد گاڵتەی پێ ناکرێت بیرمەند بووە مستەفای ساڵمی پیاوی بەلای گەورە پیاوی بیرمەند بووە يعني حمي ملاكريمة ما مصاع عبد الكريم مدرسة يعني أمانة هم الرولي كاريجري أنا هو بلام كاتي كتو أكاديمية بنيبي أم فكرة أنا قشف يبدأ وبيكاتا منهج لدراسات كردي أكيد أمريه ولا أكيد تجي تفوتوزي كتابي أو كتاب خرافاني إيمو ئەوە دو ئەفسیارمە پێ دوایە دێ دەوڵەتی سەر بەخۆ ڕۆشنگەری دروست دەبێت زني ما مصار روشنجري علاقي بالدولة ولا علاقي بالفكر مصار بفكره فكرة خو باش كيزوري أولاد يعني أوروبا كشتش دولة نقول طبعا خاوني في السوفي قالوا وهالروشنجريش بروسيش ونيا